ڕوو دەکەمە خوشکە بە ڕێزەکان پێیان دەڵێم بێگومان کاتێککە خوای پەروەردگار فەرزی کردووە لەسەرتان واجبی کردووە لەسەرتان باڵاپۆش بن خۆتان داپۆشن ئەمە کۆنەپەرستی نییە، ئەمە زوڵمکردن نییە لە ئێوەی ئافرەت، نە کۆنەپەرستیە نە دواکەوتنە نە زوڵمکردنە لە ئێوەی بەڕێز. خوای گەورە دەفەرمی وەلا تەبەڕەجنە تەبەڕوج الجاهلیەة الأولى، ئەی ئافرەتی ئیمانداران، ئەی خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئەی خێزانی سەحابە و ئیمانداران، ئێوە سافیرە مەبن وەکو چۆن کەسانی پێش ئێوە سافیرە بوونە، کەواتە ئیسلام هات بۆی سافیرەیی نەهێڵێ نەک ئیسلام کۆنەپەرستی بێت، چونکە لە پێش ئیسلامە سافیرەی هەبووە. کەواتە کۆنەپەرستی ئەگەر ئەوە حسابکەی بڵێ ئەو کۆنترا داپۆشراوی کۆنەپەرستی نییە، بەڵکو سافیرەی کۆنەپەرستیە بەپێی قورئانی پیرۆز. ئیبلیس بۆچی ئادەمی سەلامی خوای لەسەر بێ لەگەڵ حەوادا وا لێ کرد کە بەری ئەو دارە بخۆن؟ ينزع عنهما لباسهما ليريهما سوآتيهما. خوای گەورە دەفەرمێ ئاەتی قورئانە. ئیبلیس یەکەم کەسێک بوو بانگەشەی سافیرەیی کرد، بۆیە خوای گەورە دەفەرمێ وتی لەو دارە بخۆن بۆ ئەوەی جلوبەرگەکەیان لەبەریان دا بکەندرێ و عەورەتیان دەرکەوێ، لاشەیان دەرکەوێت. ئەوە هەدەفی ئیبلیس بوو، لیوریهما سەوئاتیهما، بۆ ئەوەی لاشەیان هەمووی دەربکەوێتە دەرەوە. کاتێککە سبحان الله بەری ئەو دارەیان خوارد جلوبەرگیان لەبەرانەما، ئەمجا گەڵای دارەکانی بەهەشتیانەدا بە خۆیانە و بۆی خۆیانی پێدا پۆشن. کەواتە هەدەفی ئیبلیس عليه لعنة الله ئەوە بوو کە ئەوان جلوبەرگیان لەبەر داکەندرێ. ئەمڕۆژ هەدەفی هەمان هەدەفی هەیە، بۆیە کۆنەپەرستی شوێنکەوتنی ئیبلیسە، سافیرەیی، سەرڕوودکردن، قاچڕوودکردن، ئەوە شوێنکەوتنی کۆنەپەرستی ئیبلیسە. ئەوە پێشەوەی ئادەم و حەوا کە دروست بوون سەلامی خوایان لەسەر بێت تەنها هەردووکیان هەبوون ئەو بانگەشەی سافیرەیی دەکرد، بۆیە کۆنەپەرستی شوێنکەوتنی ئیبلیسە. بۆیە شەیتان بەردەوام دەیەوێت وات لێ بکا کە تۆ زوڵمت لێکراوە، بەڵام خۆی ئەوە دەکات، خۆی ئەو خراپەکاری دەکات، خۆی زوڵم لە تۆ دەکات.